مژدەیەکی خۆش لە تاوەری تەندروستی سمارت بەم نزیکانە لێرە لە لەندەن لە پایتەختی بەریتانیا و لە شەقامە گشتیەکەی ئەدوارد ڕۆد ئۆفیسی سەرەکی تاوەری تەندروستی سمارت دەکرێتەوە تاوەکو ئێوەی هاوڵاتیان لە لەندەن وڵە وڵاتە ئەوروپیەکان بتوانن سوودێکی سەرەکی لە خزمەتگوزاریەکانی تاوەری تەندروستی سمارت لە سلێمانی وەربگرن. لە ڕێگەی ئۆفیسەکەەوە دەتوانن کۆی ئەو داتا و دۆکومنتانەی کە هەتانە لەگەڵ پزیشکانی پسپۆری تاوەری تەندروستی سمارت لە ڕێگەی ئۆنلاینەوە ئاڵوگۆڕیان پێ بکرێت و ڕاوێژیان پێ بکرێت لە هەر کاتێکا پێویست بوو ئێوە بگەڕێنەوە خزمەتگوزاریەکان لە شێوەی پشکنین لە شێوەی چارەسەر تا ئاستی نەشتەرگەدە گەورەکان لە تاوەری تەندروستی سمارت ئەنجام بن. بەم زوانە سمارت وەرچەرخانە.